سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی لێکدانەوەیەکی تر. ئازیزان هەروە خەموشتان ئاگادارن جارێکی دیکە شەپۆلێک لە گرتن و ڕاودونانی هەڵسوراوانی مەدەنی و تێکۆشەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کەوتۆتەڕێ. هاوکات لەگەڵ ئەوی کە دەشیانگرن شاهدی ئەوەی کە تەبلیغاتی درۆینە و پەروەندە سازی لە دژی ئەو کەسانن کە گیراون. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە داوامان لە کاک حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا بێتێرە و چەند پرسیارێکی ئاراستە بکەین. کاک حەسەن سەرەتا بەخراتن پێ دەڵم زۆر سپاس بۆی کە بەشداریت کرد. سەرەتا پێمان بڵێ دوایین هەواڵ و راپۆرتەکان لەم بابەتەوە چییە؟ منیش سپاسی ئێوە هاوکارانتانەکەم سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەروکو خۆتان ئاماژەتان پێ کرد لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی تازە لە دەست بەسەرکردنی هەڵسوراوانی مەدەنی، هەڵسوراوانی کۆمەڵایەتی، تێکۆشەرانی معەلیمان، فعالینی کرێکاری، هەڵسوراوانی ژنان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان دەستی پێکردووە. لە کامیاران، لە سنە، لە مەریوان، لە بانە، لە پیرانشار، لە هەروەها لە دەرەوەی کوردستانیش لە ناڕەزایەتی هەیە کە لەم هەفتەیەدا لەلایەن مامۆستایان معەلیمانەوە دەستی پێکرد بوو، کۆمەڵێک لەوانیش دەست بەسەر کراون. بۆیە ئەم دەست بەسەرکرانانە بەشێکی بە شێوەیەکی کتوپڕ و ڕەشبگیری بۆ، ینی هیچ کامێکیان ئەوە نەبوو کە خەڵکەکە ئاگادار بکەنەوە و هەروەها بەشێکیان تا ئێستش چارەنووسیان دیار نییە، چەند کەسیان لە کامیاران و سنە گرتووە تا لەعانەکە خەباتی شەکیبا و ڕێبواری عەبدوڵڵای ئەوانە خانوەدەکەشیان ئاگادار نەکردوونەتەوە بۆچی گیراون، بە چه هۆکارێک گیراون. ئەوە لە کاتێکدایە کە سەرانی جمهوری ئیسلامی ڕۆژ تا ئێوارە هاوار دەکەن بۆ خۆیان کە کەسێک بەبێ بڕیاری قوۆی قەزاییە و ناوەندهای قەزایی نابێت دەستگیر بکرێ. معلومەوە درۆ دەکەنیتر. معلومە لە کوردستانە کەماکان ئەو فەزای خەفەقان و ئیستبداد و سەرڕۆیی جمهوری ئیسلامی هەیە، یا لە مەریوانە معەلیمیان دەستگیر کردووە کە هیچ لە خیابانە هیچ تاوانێکی نەکردووە لە ناڕەزایەتیەکانە. ڕژاونەتە ماڵی مامۆستایکی دیکە هەر لە مەریوانە بە بەرچاوی خێزانەکەی و بێڕێزی بێحورمەتی دەستبن بێنن لێ بدەن تەواوی ماڵیان ڕشتووە بەسەر یەکتریە ئەمانەیان کردووە. لە پیرانشار هەر عینی ئەو کارانیان کردو. ئەوە لە کاتێکدایە کە ئێستا نزیکەی 20 و چەند نەفەر لە دەستگیرکراوەکانی بانە هەر بۆ نزیکی 2 مانگ و شتێک لە دەستگیرکردیان دەگوزارێ، ئێستا سەرنوشتیان دیار نییە. ینی ئەم شەپۆلە تازەوە ئەو گیراوەکانی پێشویش هەمووی ئەوانە نیشانەی نیگەرانی و خۆف و وەحشەتی جمهوری ئیسلامی لە خەڵکی کوردستان، لە خەڵکی ئێران، لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان نیشان دەدا کە ئێستا لە ئارادایە. هەر ئەو ڕۆژانە ئێمە شایەدی اعتساباتێکی گەورەی معەلیمان هەن کە نزیکەی 600 شاری ئێرانی گرتەوە، هەر دوێنێکە لە زیاتر لە 100 و وردەیەک شاری اعتساب بووە. بۆیە جمهوری ئیسلامی ڕێگای مقابلەکردن لەگەڵ ئەم ناڕەزایەتیانە لە بگیر و ببەندی هەڵسوراوان، مامۆستایان، خوێندکاران، کرێکاران، خەڵکی ناڕازی لەوانەدا دەبینێتەوە و لە پەنای ئەوەشدا هەوڵ دەدات بە پەروەندەسازی هایەکی جەعلی بۆیان جە و فەزا دروست بکە و هەرچی زیاتر ئەوان بخاتە مۆقعەتێکەوە کە ئەو خەبات و ناڕەزایەتیانەی کە هەیە و بەشێک لەوانە لە ڕاستی ئەو ناڕەزایەتیانیان بە شتایکی ئەمنیەتی متهامیان باس کرد کاک حەسەنەوەی کە خۆشت ئاماژەت پێکردووە. یەکێک لە پیلانەکانی ڕژیم ئەوەیە لە دژی ئەو کەسانەی کە گرتوونی پیلانگێرەکەی ئەمەیە یا پەروەندە سازیان بۆ دەکاینی بە جۆرێک دەوێت ئەمنیەتی بکاتەوە. پێم خۆشە بزانم ئامانجی ڕژیم لەم کارە چییە؟ ئامانجی ڕژیم لەم کارە زۆر وازەحە. جمهوری ئیسلامی پێی وایە لەو تەریقەوە ئەم کەسانە لە بەرانبەر ئەو تێکۆشەرە ناڕازیانەی کە لە بواری کۆمەڵایەتی خەریکن کارەکەن کۆمەلگا خاتە بەرامبەر ئەوانەوە. مثلەن بۆ نمونە کەسێکی وەکو نەرگزی محەممەدی بەرپرسی یا مەسئولی کۆمەلگای حقوقی بەشەری ئێرانە. کاری ئەمنیەتی ئەو تێکۆشەرە چییە؟ بەغێر ئەوەی کە بە شێوەیەکی عەلەنی خەریکە دیفاع لە حقوقی بەشەرەکە و دیفاع لە مافی ئینسانەکانەکە لەو کۆمەلگایەدا، یا مەسەلەن چەندین معەلیمی تر لە دەرەوەی کوردستانە ڕەسوڵی بوداقی و عەبدی و کێوکی ئەوانە گیراون و بەریان دەدەن و دەیانگرنەوە. تاوانی ئەو معەلیمانە چییە؟ بواری ئەمنیەتی چی؟ بواری ئەمنیەتی مەسەیا مەسەلەن شەعبانی محەممەدی لە عینی لە مەریوان گرتویانە کام بواری ئەمنیەتی؟ بۆیە ئەگەر قسە لەسەر بواری ئەمنیەتی بێ و ئەگەر کەسێک یا کەسانێک یا لایەنێک قرارە ئەمنیەتی و خەڵکە بخاتە خەتەر کە دەیخاتە خەتەر و 42 ساڵە ئەو کاری کردەوە جمهوری ئیسلامیە. ئەوە نەهادە ئەمنیەتیەکانن کە سەلبی ئەمنیەتیان لەو خەڵکە کردووە. ئەو خەڵکە خەریکی ژیانێکی ئاسایین، بەڵام ژیانێکی کە لە ژێر
سێبەری ڕەشی جمهوری ئیسلامیدان لەسەر سێبەری بێنانیدان لە ڕۆژ بە ڕۆژ گران دەبێت پێداویستیەکانی ژیان دەچێتە سەرەوە بێکاری زۆرە بێ دیاردە کۆمەڵایەتیە خراپەکانی ناو کۆمەلگا لێ ئەتیاد لە لەشفرۆشی لە هەمووی ئەوانە لە ئاستێکی بەرینە خەریکە دەچێتە سەرەوە جمهوری ئیسلامی گوێی خۆی لە هەمووی ئەوانە خەواندووە بەڵام دێنێ کۆمەڵێک ئینسانی ناڕازی کە معتەرزن نانمان نییە ئەومان نییە سەرنووسی منداڵەکانمان ئەوەیە مەدرسەکانمان گشتی دراوە بە بەشی خصوصی لەو زمسانە سەختەی کە ئەم ساڵەکە هاتە پێشەوە خەڵک سوتەمەنیان نییە خەڵک بوانە معتەرزن بواری ئەمنیەتی چی بۆ ڕژیمهای ئیستبدادی بۆ سیستمهای دیکتاتۆری وەختێکە خەڵکی ناڕازی لە بەرابەریانە ڕادەوەستن بلا فاستە مەسەلەی ئەمنیەتی ملی دێنە پێشەوە لە سوورەتێکە ئەگەر قەرار بێ ئەمنیەتی ملی بکەوێتە خەتەرەوە ئەمنیەتی ملی دەسەڵات دێخاتە خەتەرەوە ئەو هەموو خەرج و مەخارجەی کە لە دەرەوەی مەرزەکانی ئێران بۆ شەڕ دەیکات لە یەمەن لە سووریە لە عێراق لە ئەفغانستان لە لوبناان لە فلستین ئەوە ئەمنیەتی ئەو وڵاتە خاتە خەتەرەوە سەرانی جمهوری ئیسلامین کە ئەمنیەتی نەتەوەیی بە قەولی خۆیان ئەمنیەتی ئێران ئەمنیەتی هەر جێگایکی ناو بنین نەتەنیا ئەوە ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان خسووتە خەتەرەوە بەڵام ئەوان بۆ سەرپۆشدانان بۆ تاوانەکانی خۆیان بۆ ئەو هەموو خەرجە کە لە گیرفانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش لەسەر سفرەی خەڵکی هاژاری ئەم وڵاتە دەیکەن پەنا دەبن بۆچی پەنا دەبن بۆ ئەوانفریوی پەنا دەبن بۆ سەرکوت دەبێت دلیلێکیان بێ بۆ سەرکوتانە دەبێت دلیلێکیان بێ بۆی کە مامۆستایەک لە شیراز و مەریوان و فعالێکی کرێکاری لە کامیاران و سنە و تاران و تەورێز دەگرن دلیلەکە ئەمنیەتە ئەمنیەت ناوی ڕەمزی دەسەڵاتهای ئیستبدادی و دیکتاتۆریە لە دژی خەڵکی ئەو وڵاتە بنابەرئین هیچ شتێکی ئەمنیەتی لە گۆڕێدا نییە هیچ ئەمنیەتێک بەو معنایە بەڵام معلومە نەخراوەتە خەتەر بەس معلومە بە هەزاران سەدان هەزار بە ملیێن لە 600 دانە شاری ئێران خەڵک دێتە سەر شەقامەکان ئەمنیەتی جمهوری ئیسلامی دەکەوێتە خەتەر بەڵام ئەمنیەتێکی علەنی ئەو خەڵکە دەڵێن ئێوەمان ناوێ ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئابە و سیاسەتی شەلم و کوێرم و ناپارێزمە ئەکەوێتی گیانی تێکۆشەرانی سیاسی مۆزافەن ئەوەی کە کوردستانیش تایبەتی خۆی هەیە کوردستان ئەو مەڵبەندەیە کە هەر لە ساڵی 1950ەوە کە جمهوری ئیسلامی هاتووە تا ئێستێکی دەگەڵ بێ سەری بۆ جمهوری ئیسلامی دانەنەواندووە زۆر باش کاک حەسەن باسی شعبان محەممەدیت کرد پرسیارێکم لێرە هەیە یەکێک لە سایتەکانی تەلگرامی ڕژیم ئیسلاعات نووسەتی کە شعبان محەممەدی ئەندامی کۆمەڵەیەوە هیچ پەیوەندیەکی بە بزوتنەوەی معلیمانی مەریوانەوە نییە پێم خۆشە بزانام ڕوونکردنەوەی هەیە لەم بابەتەوە درۆکە ئەوەندە ئاشکرایە کە زۆر پێویست بە ڕوونکردنەوە ناکات خەڵکی مەریوان تێکۆشەرانی سیاسی مامۆستایانی شۆڕژگێڕی مەدرسەکان و ناوەندە تەحسیڵیەکانی مەریوان دەزانن کە نەتەنها شعبانی محەممەدی کەسی دیکەشیان هەردوێنێکە گرتبوو فعالین دیکەیان ڕۆژەکانی دیگە کردبوو ئەمانە هیچ پەیوەندیکی حزبایەتیان لەگەڵ کەسان نییە بەڵام کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی سیاسیە هەر بە حکمی جمهوری ئیسلامی وای لێ هاتووە بە حکمی ئەو ئیستبدادە سیاسیە کابرا دەڵێن نانم نییە دەبێ بە سیاسی دەڵێت معلمێک هاتووەتە سەر شەقام و خواستی سنفی بەرز دەکاتەوە دەڵێ عەلەیهی ئێمە عەلەیهی خوسوسی سازین دەبێ بە سنفی بۆ یەکانی شعبانی محەممەدی هیچ پەیوەندێکی تەشکیلاتی لەگەڵ کۆمەڵە نییە ئەوە جەعلە ڕاستە شعبان منداڵی پێشمەرگەیە جمهوری ئیسلامیش دەزانێت وەکو هەر خانەوادەیەکی دیکە هاتووەتە ئەو دیوە سەردانی منداڵەکەیشی کردووە بەڵام ئەوانە جمهوری ئیسلامی بۆ خۆی دەزانێت بە پاسپۆرت هاتووە بێجگەلەوە هەر ئێستەکانێت چەندین خانەوادە لە ئوردوگاکانی ئێمەدایە مەقەڕاتی هەموو حیزبەکان لە کوردستانە ڕۆژانە خەڵک لە ئێرانەوە دێن سەردانیان دەکەن بەڵام سەردانەکە چیە مناڵەکەی پێشمەرگەی ممکن هات پێ بیباتەوە هاتوێ ملاقاتێکی ئەوانە لە چاوی جمهوری ئیسلامی شاراوە نییە و ئەوە شتێکیش نییە بەوە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی دەیەوێت کۆمەڵێک لە خەڵکی تێکۆشەر و ئازادی خواز مامۆستا ژن کرێکار ڕووناکبیر نووسەر ئەوانە بە بیانووی ئەمنیەتی لەو کۆمەلگایە دابڕێ دەوێت پەروەندەیان بۆ دروست بکە دەیەوێت ئەوانە لە بەرچاوی خەڵک بخە ئەوانە خۆشەویستی ئەو خەڵکن ئەوانە هیچ پەیوەندێکی تەشکیلاتیان نییە مزافەن ئەوەی کە جمهوری ئیسلامی شێوەکاری تەشکیلاتی ئێمە دەزانێت ئێمە ئەو فعالانەی کە لە بواری علەنیا خەریکن کار دەکەن رابطەی تەشکیلاتیان لەگەڵ ناگرین پەیوەندی تەشکیلاتیان لەگەڵ ناگرین بەڵام لە دنیای مجازیدا ئەوانە فەیسبووکیان هەیە ئینستاگرامیان هەیە شەبەکەکانی تریان هەیە ممکنە بێنە سەرخەت لەگەڵ من و تۆشا مەرحەباییە بکەن بەحواڵ پرسیە بکەن ئیتلاعیەکی دیوە ملاحەزەیەکی ببێ لەسەری خەبەرێکی بیستووە قسەیەکی لە مەوردیەوە ببێ بەری ئەوانە ناگیرێ
زۆر کەس لەوانە کوڕیان پێشمەرگەیە باشە کوڕی ئەوانە پێشمەرگەیە و لە ناو حیزبەکانن ئەی کوڕی سەرانی جمهوری ئیسلامی لەکوێن ئەگە قەرارە لەو بابەتەوە کەسێک قاچاقبێ ئەوە بەرپرسانی جمهوری ئیسلامین کوڕەکانیان و کچەکانیان لە دیسکۆتێکەکانی ئەمریکا و ئوروپا و لە شوێنەکانی دیکەدا بە پۆڵی خەڵکی ئێران خەریکی عیاشین بەڵام کوڕی بەشێک لەو خەڵکە تێکۆشەرە لە ناوە ئەگەر لە ناو حیزبە سیاسیەکاندان ئەوەڵەن هەمویان لە 18 ساڵ بەرەو ژوورترن خۆیان دەتوانن بڕیار بدەن ممکنە بە قسەی دایک و باوشیانیان نەکرد بێ جوابی ئەوانیان نەدابێتەوە مزافەن ئەوەی کە ئەوان خەریکی کارێکی دیکەن و شێوەکە حتا ئێمە زۆر جار ڕخنەمان لە لایەنەکانی تر کردووە ڕخنەمان لێگرتوون کە بواری خەباتی مەدەنی بوارێکە کە لە کاری حیزبایەتی ئەو دوانە لەگەڵ یەکتری ڕاستە شانیان لە شانی یەک دەدات بەڵام ئەو دوانە یەک نین ئێمە زۆر جار بە فعالینی خۆمان بە تێکۆشەرانی کەوەی کە کاری نهێنی دەکا پێمان وتون کە بەشی کاری علەنی بەشی کاری ئێوە نییە کەسێک دێت لە کۆنگرەدا بەشداری دەکا بە سەرچاوی بەسراویەوە کەسێک نییە کە کاری علەنیەکە ئەوە کاریان کاری تەشکیلاتیە بنابەرین ئەوەی کە مەسەلەن ئەو پاپۆشانەی کە بۆ شعبانیان دروست کردووە فقط ئیتهام لێدان لە معلمێکی خۆشناوە لە مامۆستایەکی خۆشناوی خۆشەویستی ئەو جەماوەری خەڵکەیە کە لەو تەریقەوە جمهوری ئیسلامی پێی وایە بەو سیاسەتە خەڵکیان لێدا بڕێ پێی وایە کە ئەوەی هەردوێنێکە دانێتتر لەو معلیمانەی لەسەر چوارپایەک وێستاوە دەڵێ شعبان چی کرد شعبان دز بوو شعبان ماڵی خەڵکی خوارد شعبان هات ئەو خەرجەی کردان بۆ شعبان و شعبانەکان کۆڵبەرەکانتان پێ نەجات بدایەتن ئەو هێزەی کە هێدان کۆتان کردەوە ماڵی چەندانە فەقیرتان ڕاست دەکە شعبان چی کردو فقط خزمەتی کردو بۆ کۆمەڵگایە بنابەرین ئەوەی کە ڕابتەی لەگەڵ ئێمە بوو بێ ئەوە مطلقاً من بەڵام تەکزیب یەکەینەوە دەڵێن ئەوە درۆیە ئەوە پەروەندە سازیە ئەوە ئەگەر لەو وڵاتەدا شتێک بە ناوی قانون ببوایە دەبوو ئەو سایتە و ئەو کاناڵی ئیتلاع ڕەسانیان بدایە بە دادگا بەڵام بەداخەوە خۆ کێ مەسەلە مێ پێی لە شکات لە کێ بکەیت لای کێ بچی ئاهون زولەیەک بەریت کام وەشیل دەتوانێت بێ لە مقابلی وەزارەتی ئیتلاعاتە بێ مەسەلەن بڵێ کاکە ئێوە درۆتان کرد فڵانتان کرد بۆ خۆشی دەگرن چەندانە وەکیلی مدافع بە خاطرەوەی کە دیفاعیان کردووە لە تێکۆشەرانێکە لە زیندانەکانیان خۆیان ئێستا لە زیندانن کەم نینەوە کەسانە بۆیە ئەوە بەڕاستی ئەوەی بە قەولی فارسی دەڵێ ئەوە سیاسەتێکی نەخنمایە ئەوە شتێکی تازە نییە لەلایەن جەمهوری ئیسلامیەوە هەر لە ساڵی 57ەوە تا ئێستا مەسئلەی کوردستان ئەمنیەتیە هەموو تێکۆشەرێکی سیاسیان لە کوردستانە کردووە بە ئەمنیەتی هەموو چالاکیێکی مەدەنی لە کوردستانە دەکەن بە ئەمنیەتی ئەو ڕەنگ و هەتا باوەڕکە بڕێ کەسێ باوەڕیان پێەکە لە دەرەوە ڕۆژانەی گوێم لە قسەی معلیمێکە دەڵێ ئێمە لە هەموو شوێنەکانی دیکە کوردستانی لێ بە دەروێت کە مەسئلەی ملیان هەیە کاکە ڕەبتی نییە و لەگەڵ تۆ خەریکە خەباتی معلیمان دەکا 600 شار هاتووە کامیارانی تایە دیواندەرەی تایە سنەی تایە مەریوانی تایە سەقزی تایە بانج کوێ هەموو شارەکانی کوردستانی تایە چ ڕەبتی بە مەسئلەی ئەم خاتر لەو خیابانە ئەی ئەو مامۆستا تێکۆشەرە ژنەی کە دوێنێکە 10 دقیقە خەریکە لە کۆبوونەوەی معلیمانە سخۆنڕانیەکە لە شاری سنە ئیتهامی ئەو چییە خۆ نە مناڵیشی پێشمەرگەیە و نە بە قەولی ئەوان شتی ئەمنیەتیە بۆیە کاری ئەمانە هەمووی پاپۆشە ئەمە درۆی مطلقە و نەک هیچ کام لەو معلیمانە هیچ کام لەو هەڵسوڕاوانەی کە گیراون و لە داهاتوشدا جمهوری ئیسلامی دەیانگرێت کاری تەشکیلاتی لەگەڵ ئێمە دەتوانین بڵێن لەگەڵ حیزبەکانی کەژ ناکەن ئەم جاری وایە کابراایك دەخەن لەژێر شەلاقەوە بدەڵن کاکە گەر تو ئەترافکەی بەرت دەدەین ئەوەی لەکەن بە پەروەندە ئەوەی فلان کەس لە کۆنگرەی فلان حیزبا بوو فلان کەس ڕابطەی لەگەڵ فلان حیزبا بوو ئەوانە پەروەندەهایەکن کە هەتا کوونێ لە شەرایەتێکی ئازادە لە دادگایکی عادڵانەدا ئەوانە مەوردی تەئید قرار نەگرن هەمووی جعلە هیچ کامێکی قابلی قبول نییە بنابەرین ئەو پەروەندە سازیانەی جمهوری ئیسلامی درۆیە ئێمە ڕەدی دەکەینەوە و هیچ پەیوەندیەکی تەشکیلاتی و حیزبی لە بینی ئێمە و هیچ کام لەو معلیمانەی کە گیراون یا ئەو فعالە کرێکاریانەی کە گیراون بە تەوری قەت شتیاوە لە بینمانە نییە ئەس جملە لە موردی ئاغای شعبانی محەممەدیش زۆر باشە من دوایین پرسیارم کاک حەسەن ئەوەیە ئەو کەسانەی کە گیراون هەم ئەوان هەم بزوتنەوەی معلیمان کۆمەڵە چ پامێکی هەیە بۆ جەماوەری خەڵکی کوردستان پەیامی کۆمەڵە پەیامێکی زۆر سەریح و ڕۆشنە هەرو پەیامەیە کە تا ئێستاداومانە پەیامی ئەوەی کە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا دەبێ ڕاوەستین پەیامی خۆڕاگری پەیامی مقاومەت پەیامی کۆڵنەدان پەیامی ئیدامەدان بە مبارزە و پەیامی نەترسان لەو زەخت و زۆرانی کە جمهوری ئیسلامی دەیهێنێ و هەروەها پەیامی ئێمە ئەوەیە کە ئەو خەڵکە بۆ خۆیان لە تووری 42 ساڵی ڕابردوودا جمهوری ئیسلامیان ناسیوە جمهوری ئیسلامیە کە لە فرودگای سنە بە بلانکارد تێکۆشەرێکی لەسەر بلانکار دەدەیبات و ئیعدامی دەکات
لە هەموو قانونێکی دنیا داشتیوە نییە بنیادەمی بریندار ئیعدام ناکرێت جمهوری ئیسلامی لە سەردەستی خەڵخاڵی ئەو جنایەتی کرد بۆ یەکانێ معلومە کە جمهوری ئیسلامی پەروەندەسازیەکە جمهوری ئیسلامی درۆکە جمهوری ئیسلامی اتهام دەدا لەو فعالێنە جمهوری ئیسلامی دەیەوێت پەروەندەیان بۆ دروستکە بۆ ئەوەی کە فاصلەی ئەوان و خەڵک بخە پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان ئەوەی بەر دەرگای زیندانەکان بگرن بەر ناوەندەکانی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی بگرن دیفاع لە شعبانی محەممەدی دیفاع لە ڕێبوار دیفاع لەو فعالانەی کە لە شمال گیراون دیفاع لەو فعالانەی کە لە شیراز و تاران و شوێنەکانی دیکە لە ڕۆژانی ڕابردوودا گیراون ئەمانە هەمووی دیفاع لە بزوتنەوەیکی ئازادی خوازانە لە عەلەیهی جمهوری ئیسلامی دیفاع لە نان دیفاع لە کار دیفاع لە ئازادی دیفاع لە مافی خوێندنی غیرە خصوصی دیفاع لەوەی کە ئەو معلیمانە پلاکار دەکەی بۆ بەرزەکەنەوە ئەوە شعاوە کەی کاری تەشکیلاتیە ئەگەر هەرکەم لەوانەیان لە کاتی ڕاگەیاندن نووسینان بە فەرز شەوێک گرتویانن ئەگەر ئەوانیان تلایەکی حزبیان پێ بۆ گرتویان کە هزار تامی ویان قسە و خۆیان دێخەنە گیرفانی دەخەنە ماڵەکان و دەستن ماڵەکان لە پشکێن و دوای دەیانگرن بۆ یەکانی دیفاعی داوای ئێمە ئەوەی لە خەڵکی کوردستان گوێ بەو فریوکاریانە نەدەن گوێ لەو قسانەی جمهوری ئیسلامی نەگرنەوە قسەیەکە 42 ساڵە دەیکە جمهوری ئیسلامی قەسەمی خواردووە لە بۆ بڕیارەی کە خومەینی دای وەختی خۆی ئەلامی جیهاد عەلەیهی خەڵکی کوردستان ئەو جیهادە کەمەکان ئیدامەی هەیە بۆ یەکانی ئێمە هیچ ڕێگایەکمان نییە خەڵکی کوردستان هیچ ڕێگایەکی نییە کە دیفاعکە لە ڕۆڵەکانی خۆی دیفاعکە لەو ئینسانانەی کە دیفاع لەوانەکەن ئەوانە بە خاتری ئەوان دەستنە زیندانەوە ئەوەی بانە ئەوەی ورمێ ئەوەی بۆکان هەر ئەمڕۆکە چەندین کەسی دیکە گیراوە ینی جمهوری ئیسلامی ئەوە لە واقعدا ئەمەلیاتی پێشگیرانەیە جمهوری ئیسلامی دەوێت خۆف دروستکە ئەو کاتە گوزەراوە تازە خەڵکی ئێران لە جمهوری ئیسلامی پرست فشاکل لە دەرو ئەو هەموو تریبوناڵی کا هەیە کە ڕۆژانە محاکمەی جمهوری ئیسلامی تێدا دەکەن لە ناوخۆی ئێران ئەو کۆمەلگا خەریکە دەکوڵێ لە ناڕزایەتی خەڵکی کوردستانێک کە ئەو هەموو ئەزمونەی هەیە چەندین مانگرتنی سەرکەوتوانەی هەیە کە لە هەموو تاریخی ئێرانە بێسابقەیە لە بەرابەری ئەعدامەکانە لە بەرابەری ڕەشەکوژیەکانە ئێستش کاتی ئەوەیە کە خەڵکی کوردستان ڕۆڵە عەزیزەکانی خۆی بەجێنێڵی گوێ لەو تەبلیغات و شایعاتانە نەگرم داواکەم لە تێکۆشەرانی مەریوان هەر ئەمڕۆ و بەیانی ئەوانە بچنە بەر دەرگای دادگا بچنە بەر دەرگای وەزارەتی ئیتلاعات بچنە بەر دەرگای ناوەندە ئەمنیەتەکان داوا بکەن بڵێن شعبان لەکوێیە لە کامیاران بچن داوا بکەن بڵێن فڵان کەس لەکوێیە لە سنا لە پیرانشار لە بانە لە سەقز لە هەموو شوێنەکانی دیکە بۆ یەکانێ ئەوە ئەرکێکی گشتیە و فەراخانی ئێمە ئەوەیە کە ئەو ڕۆژانەش دەگوزارێ تازە دو جمهوری ئیسلامی خەون و خەیاڵی دەهەی شەز نابینێتەوە بەڵام دەبێت لە بەرابەریدا بەچی ئەوە دەکرێت تەزمینەکەی مقاومەتە تەزمینەکەی مبارزەی ئیتحادە هەر ئەو شەپۆلە لە ناڕەزایەتی مامۆستایان کە ئێستا لە ئارادایە لە ئاستی ئێران و لە ئاستی کوردستانە دەبێت بەرزی بنرخێنین دەبێت ئەگە جارێکی دیکە لە مەریوانە خەڵک هاتنە سەر شەقا مامۆستاکان نابێت بە تەنیا بن نابێت ئەوان و بنە ماڵەکانیان دەبێت بازاڕی دەبێت کرێکار دەبێت کارمەند بڕژێنە سەر شەقامەکان و پێیان نیشان بدەین کاکە ئێوە لەسەر پۆلۆکی ئاور خەریکن لە کوردستانە و ئەوە ئەرچێکی گشتیە کە لە سەرشانی خەڵکی کوردستانەوە من داواکەم کە تێکۆشەرانێک کە لە پێناوی ئەوانە شەو ڕۆژی خۆیانیان حرام کردووە زیندەگی خۆیانیان ناوە تەلاوە لە پێناوی ئەو خەڵکەدا ئەوانە بە تەنیا لە گۆشەی زیندانەکان بەجێنەیەڵ زۆر سپاس کاک حەسەن بۆ بەشداریت سپاس بۆ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆەوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە